هاوڕێکم پێش چەند ساڵێک پێش ئێستا وتی گەشتێکم کرد بۆ وڵاتی میسر، تێڕوانینم هەڵبەتە و هاوڕێم مرۆڤێکی دنیادی دەشە بەڕاستی، بەڵام وتی هەر لە فڕۆکەخانەی میسر دابەزیم تێڕوانینم وا بوو کە ئیتر کە گەیشتمە ناو بازاری ئەو شارە ئەو وڵاتە ئیتر پڕپڕن لە ئافرەتی سەماکەر و ڕاقیسە و چوزانم پیاوەکانیان هەمووی نێرگەلەیەکی بەدەسەوەی و وتی بەڵام ئەمەم نەبینی. وتی کاتێکە لە میسرەیەکم پرسی بۆچی ئەم شتانە نابینم لە کاتێکا من بە درێژایی تەمەنم لە ڕێی کارە هونەرەکانتانەوە من ئەمەم لە وڵاتی میسر بینیوە و کەچی خۆم ئێستا بە سەردانتیایەم ئەو شتە نابینم. وتی ئەو کەسەی کە لێم پرسی پێکەنی وتی ئەوە لە فیلمەکان ناوایە. جا ئەمە تەرجەمەم کرد بۆ کوردستان، تەرجەمەم کرد بۆ باشووری کوردستان. ئەگەر بیانیەک لە ڕێی ینی خوا بۆ ڕەحمەکات شکر بەرهەمەکانمان ئەوەنە زۆر نییە سنووری کوردستانی تێپەڕان بێ. ئەگەر قەرار بێ بەرهەمە هونەریەکانمان بەناو هونەریەکانمان سنووری کوردستان تێپەڕێنێ بە دڵنیاییەوە ژنی کورد وێنەیەکی جوانی نییە لە ناو کارە هونەرەکانە. هەمیشە ژنی کورد ژنێکی دەمەوەر، ژنێکی دەمهەراش، ژنێک پڕ لە داواکاری لە مێردەکەی، ژنێکی مشەخۆر، ژنێک کە هیوایەت و حەز و ئارەزووی تێکشکانی ماڵە دراوسێ و کەسوکار و چواردەورێتی. جا پرسیارەکە ئەوەیە ئایا ژنی کورد ئەمەیە؟ با ڕاشکاو بین. ئەگەر بەشێک لە ژیان و مێنتەڵەتی ژنی کورد ئەمەیە ئێستا باسیەکەین و ئەگەر ئەمە نییە بۆچی قوبڵ کراوە ژن وا پیشان بیرێ. زۆر بەخێر بێن. هەڵبەتە پێشەوەی کە من بە خێراتنی ئێوە بکەم بە خێراتنی پەروین شازاداکەم لەبەر هونەرەکەتنا، لەبەر کەسایەتیدنا، لەبەر ئەو بوێریەت کە خۆت یەکێکی لەو ژنانەی کە ئەو ڕۆڵانت بینیەوە بەڵام ئامادە بووی بیتە بەرنامەکەمەوە و ئامادە بووی داکۆچی لەوە بکەی کە کردوتە لە هۆکارەکەی کۆڵینەوە لە ناو بەرنامەکە. زۆر بەخێر بی. من پەیوەندیمان بە چەند ژنێکەوە کرد کە لەو خانمانەی کە بەشێکن لەو ڕۆڵانە بەڵام ئامادە نەبوون بەشداری بکەن. هەڵبەتە لاوەچی سوچێکیان هەبێ بۆیە ئامادە نەبوون. ئامادەبوونی تۆ بۆ من بوێرێکت لەسەر و هونەرەکەشتۆی. زۆر بەخێر بی. مامۆستا پێشڕۆ حوسێن ئەستێرێکی گەشتی دنیای هونەری کوردی زۆر بەخێر بی. هیوادارم گەشتر لەوەی کە هەی لەم بابەتە قسەم بۆ بکەیت. سپاس خانم گیان زۆر بەخێر بی. خۆشحاڵم ئەمە چەند بەرنمەیەکە بێکەوەین ینی بۆ کات دەرفەتیە کە بەرنمەیەکی تریشمان هەبێ بەیەکەوە. خۆشحاڵم با لە ڕووە پیاوانەکەەوە یا لە ڕۆ هونەرێکەوە قسەیەک لەسەرم بابەتە بکەین. ئەوەی پێشکەشەکرێ ئەوە ژنی کووردە ئازادین هەرکێ قسێکمان قسە بکەین وانە ئازادیە. وڵی کاک دەروون ئەم مەسلەیە یعنی پرسێکە ڕوانگە یان ئەبعادی جیاوازی هەیە، ڕەهەندی جیاوازی هەیە. یەکەم پێش هەموو شتێ ئێمە من پێم وایە خۆی هونەر بەرپرسیارە لە ڕەخنەکردن. ینی هونەرێکی تەندروستەیە ئەکرێ وەکو هونەر تەماشای بکەین کە ڕەخنە بکە کە بەردەوام کاری خودی هونەری ژۆکو چەمک زەقکردنەوەی پرسەکانە بابەتەکانە. ینی ئەگەر دیاردەیەک لە کۆمەلگای هەبێ ئەم زەقتریە کاتەوە ئەمە باڵغەیەکی زیایەکە و پیشانیەیە و دیارە ئەمەش لە ناو لاشعوری جەمعیەمەیە لە ناو نەستی مخریجەکان و نووسەرەکانی ئەمەیە ئەوە هەیە کە وەکو مەسەلەن لە باوەژن خوا بناسەوە تەماشای بکەین کە ئەم کارکتەرە هەیە لە ناو کۆمەڵی کوردیە هەیە بەڵام لە ناو هونەرە زیاتر زەقەکرێتەوە ڕەخنی لێگیرێ. لە ڕاستیە ئەم نەوع ژنانە لە ناو مجتەمەعی ئەمەیە بوونیان هەیە. ئەم نەوع ژنانی کە هەم دەمەوەرن، هەم نەوع ژنانی کە وەکەڵێن لەگەڵ ڕێزمە و زاراوانی کە بۆ ئەو ژنانە بەکارێت کە نابەرپرسیارن کە چوزانە بە بنەهۆی تێکدانی ژیانی کۆمەڵایەتی و ژنانی کە نوشتەکەرن ئەو ژنانی کە لە مێردەکانیان ڕازینین. ینی کۆمەلگای کوردی یان هەر بەگشتی کۆمەلگای مرۆڤاتی لەم نەوع ژنانی تایە. بۆیە هونەریش یەکێک لە وەزیفەکانی دەرخستنیە مڕۆیە. بەڵام ئەگەر تۆ ینی لە شوێنێکی ترۆ سەیری بکەین ئەگەر مەبەستە ئەوە بێ ئەمە بووە بە دیاردە زۆر بووە ینی زۆربەی فیلمەکانمان خەریکنەماکەن زۆربەی هەرچەنە من قسە لەسەر ڕیکلام ناکەم ینی ڕیکلام
مەسلەیەکی تەواو بازرگانیە بە هیچ شێوەیەک ناچێتە ناو چوارچێوەی هوەرەوە بەڵام لێکەوتەی کۆمەڵایەتی بێ بەڵام وێنەیەکمان پیشانەیە بڕسەی کۆمەڵایەتی یەک ژنم پێ بڵێ لە ناو ڕێکلامێکی کوردیا زۆر بەدەگمەن کتێبێکی بەدەسەوە بێمووی کەوجیرێکی بەدەسەوە و لە بەردەمی مەنجەڵێ برنجایە و ئەقیژێنێ و هاوارە جاسووسیەکە بەسەر ماڵە دراوسێکی کۆ بزانێت چ جۆرە برنجێک لێنێ ئەمانە طبعاً ئێمە بۆچی تەماشاکە ئەگەر ئەمە بە دوونەوە ئیشکردن ئەمە هەیە یەکەم جاری وایە هەیە هەموو خریجەکە هەم نووسەرەکە بێ ئاگایانە لە ڕۆڵی ئافرەت کەمە کاتەوە ئافرەت وەکو مرۆڤێک وەکو نامرۆڤێک پیشانەیە و جاری واشەیە هۆشیارانەیە یعنی هەموو خریجەکە هەم نووسەرەکە بە پێی ئەو استراتیژی کە هەیەی یا بە پێ و فکری کە هەیەی ڕۆڵی ئافرەت لە ناو کۆمەڵی کوردیا ناشرین و بێزەونەکە یعنی استراتیژ بەرنامە و فکرێکی لە پشتە بەڵام مەترسیدارەکەیان ئەوەیە کە ناهۆشیارانە ئێمە خەریکین ڕۆڵی ئافرەتی کوردی لە ناو درامەکانمان فیلمەکانمان لە ناو سەقافەی کوردیا واش و پێێنین کە مینەی ئێمە مینەیەکی ناپاڵەوانە تۆ تەماشاکە زۆر کەمە بینین ئێمە لە درامەکانمانە یا لە فیلمەکانمانە پاڵەوانەکانمان پاڵەوانی ئافرەت بن بەدەگمەن زۆر کەم مەسەلەن لە گەردەلوولا لە کاتێکە ئێمە هاوشان لەگەڵ و پێشمەرگەی کە لە شاخ بۆ ژنێکمان هەبووە کە ڕۆڵی ئەو سەدقاتی و پێشمەرگەی کە لە ڕووی جەستەی و مبارزەی کردو بەڕاڵسی کردووە زۆر ئەتوانین بەرزتر بنرخێنین بەڵام بەتەنها مەسەلەن ژنە سستەرێکی تایە کە بەرزە نرخێنرێ ویش تەسەورەکەم لە بروی سدگەزی زە ڕۆڵەکەی بینی و توانیوێتی ئەو مەقامەیە و پێگەیە بابەوە دووهەم سێهەم لەگەڵ ڕێزم من پێم وایە من بەبەستم ئەم هاوڕێ عەزیزانم نییە ئێمە لە ڕووی معریفیەوە خانمانی ئێمە حتا ئاکتەرەکانمان یعنی لە ڕووی سەقافیەوە لە ئاستێکانین بەداخەوە کە خوێندنەوەی قوڵیان بۆ کارکتەرەکانیان هەبێ و تێبگەن کە ئەم کارکتەری ئەوان خەریکن بەرجەستەیەکەن لە ئەساسا خەریکە لە پێگەی ئافرەت بوونی خۆیانەیە خەریکە بە جۆرێک لە جۆرەکان کارکتەریان نەخاتە ژێر بەرپرسیارەتی و ژێر پرسیارەوە یان تۆ کاک دەروونجاری وایە تەماشا بکە تەلەڤیزۆنەکانیشمان ئەوانی کە تەلەڤیزۆنەکان بەڕێوە بن زیاتر ئەوان ئیشیانەوەیە کە بینەر بەلای خۆیانە ڕابکێشن ئیشیان ئەوە نییە ئیش لەسەر مەفاهیم بکەن ئیش لەسەر چەمک بکەن ئیش لەسەر تێگەیاندنی خەڵکی بکەن وا بکەن کە ڕۆڵی مێینە کە لە کۆمەلگای کوردیا ڕۆڵێکی مێینە سنتەری هەبووە تا ئەم سەدانەیە خیریش تا مۆدێڕنێتە شاتووە ئافرەت لە ناو کۆمەڵی کوردیا سنتەر بووە پێگەیەکی کۆمەڵایەتی زۆر گرنگی هەبووە بەڵام بەداخەوە تەلەڤیزۆنەکانیشمان تیکتۆکچیەکانمان لە لایەکیشەوە ئاین مەلای تیکتۆکچی کاریگەری زۆریان لەسەر بچووکردنەوەی ڕۆڵی ئافرەتەیە ویان کردووە کە ئافرەت وەکو وەسیلەیەک بۆ حتا شەرعێتیان بۆەوەیەوە کە ئەسەن چێڵگەیەکە کە پیا و بارەزوی خۆی توانێت تعاملی لەگەڵ بکە مامەڵی لەگەڵ بکەوە خۆی کارکتەر نییە یعنی نامەوێت قسە هین کەم بەس هۆکارەکە هەر ئەوە نییە ئێمە کە باسی بۆ نمونە تەمسیل و بواری نواندن دەکەین کە شانۆ کۆنترین بواری نواندنە مەلایەک نایەت دەق بنووسێ ئێمە کە ئەوان بە هۆکار بزانین من پێم وانیە هۆکارەکە ئەوەیە کە لە کۆمەڵگەی ئێمە ئەوەشە کە بڵێ ئافرەتی دەمەوەر و ئافرەتی وەکو ئەوەی لە تەمسیلەکان پیشان دەدرێ هەیە بێگومان لەو جۆرە ئافرەتمان هەیە پیاویشمان هەیە لا یعنی لە هەردوو ڕۆڵی شەڕ و ئاشتی پیا و ئافرەت هەیە و لە دراماکانیش کە هەردوو ڕەهەند پیشان دەدرێ زیاتر ئافرەت وەکو ڕەهەندە شەڕخوازەکە وەکو لایەنە وەکو کاراکتەرە شەڕخوازەکە پیشان دەدرێ هۆکارێک پێم وایە ئەوەیە کە لە ئەسڵدا بواری نواندن کە هەم شانۆیە هەم سینەمایە هەم دراما بێ لە کۆمەڵگەی ئێمە بەرهەمی عەقڵ و فکری ئێمە نییە وەک هەر چەمکێکی تر هاوردەیە ئێمە هێناومانە بەپی باگراوند و بنەماکەی خۆی مامەڵەی لەگەڵ ناکەین کاک دەروون ئەگەر ئیجازە بدەیت بەپی ئەوە مامەڵەی لەگەڵ ناکەین ئێمە دێین خاڵی دووەم ئەوەیە کە ئێمە بە عەقڵێکی پیا و سالارانە مامەڵە لەگەڵ چەمکە کە لەگەڵ بوارەکە دەکەین بەوەی کە زۆربەی دەرهێنەرەکانمان پیاوە بەوەی کە بواری مادی سەرمایە مادی و مرۆیەکە پیاوە و لەدەست پیاوە بەوەی کە زۆربەی جەنابی مامۆستاش گوتی کاراکتەرە سەرەکیەکە پاڵەوانی نواندنەکان دەدرێ بە پیاو ژن وەکو کاراکتەرێکی شەڕانی لاوازی
مشەخۆر و کاراکتەرێک کە ئیشی هیچ ئاگاییەکی نییە، هیچ هوشیاریەکی نییە، هیچ معریفەیەکی نییە، کاراکتەرێکە کە بەس دەخوا کێشە دروست دەکا، مێشکی مێردەکەی بردووە ئەوەندەی بۆڵەبۆڵی لەسەر بکە. لەوانەیە لە کۆمەڵگەی ئێمە بەپێی ئەوەی کە ژن بێ دەسەڵاتترە لە پیاو، کە نەریتی با و کللتوری با و سەپاندوویەتی پیاو بەهێسترا، دەسەڵاتە مادی کۆمەڵایەتی معنەویەکانی داوە بە پیاو، وای کردووە کە هەندێک ژن دەسەڵاتی یعنی بەلای کەم ئەوەی پێدەکرێت کە بۆڵە بۆڵێ بکە، هەندێک جار گلەیەک بکە لەسەر پیاوەکەی، یان ئەوەی دەیەوێ بە دڵی نییە بە گلەیی دەری ببڕێ. ئەگەرنا مانای ئەوە نییە ئێمە ئەو جۆرە لە ژنمان هەیە، بۆیە ئەو ڕۆڵە دەدرێ بە ژن. خۆی دەبێت لە بواری نواندن پەیام هەبێ، ببوورە ئایا پەیامی ئەم جۆرە لە نواندن چییە دەیانەوێت بیدەنە کۆمەڵگەکان؟ خەریکە من پرسیار ناکەم. سیرکە من ئەم قسەیە بە جەنابیش دەڵێم، یعنی زیاتر لە 140 ڕێکخراوی ژنان لەم جوگرافیا بچووکە هەیە مامۆسا، و جاری وایە هەڵوێست و کاریگەریتان لەسەر شتی وا هەیە کە ڕەنگە یعنی جوزانم دڵۆپی ئاو بێت لەو پەرداخە گەورەی کە لەم کۆمەڵگەیە ینی ژەهراوی کراوە. یعنی ئێستا جوابم مێرۆ چکە بە خانم خۆی جوابمان باتەوە، بۆ نەقەتان لێونایە هەتا ئێسام ڕێکخراوەکانی ژنان ژنێکم نەبینیوە، جەنابەت باسمان کرد و بینیشم کە وەختی خۆی لەسەر ئەم بابەتە شتێک نووسیوە، بەڵام نەمبینیەوە بۆ نمونە ڕێکخراوێک بە فەرمی بێتە بەردەمی کەناڵێک بڵێ زەحمەت نەبێ ئەم درامایە دراگرێ لە بڕووی سوکایەتی گەورەیە بە ژن. ناوی ژنەکان لە ناو دراماکانە ئەزانی چ ناوێکە مامۆسا؟ ینی من نازانم چێ ئەوە نەدەم و چێ قیتە و چێ لیتە، ئەمە ناوەکەشی ئەمەیە حتا لە کەناڵە فەرمیەکان بەڕاستی ڕاست. ینی هەتا ئێسا من ڕێکخراوێکم نەبینی لە بەردەمی کەناڵێک بڵێ کاکە جان زەحمە نەبێ ئەم درامایە ڕاگرێ لە بڕۆمێ سوکایەتیکردنە بە ژن. اینجا بە ئەوە بۆ دانیشم. هەڵبەتە من دووبارەی ئەوە یەکەمەوە من بوێری تۆ بۆ ئەم بەرنامەی و هاتنێک کە بابەتەکە ئەتوانم بڵێم نیوەی لەسەر ڕۆڵەکانی تۆش ئەسوڕێ، بۆ من گرنگە و من ئەمەیە چەپڵەیەکمان بۆ پەروێنخانە ئەمەم زۆر بۆ گرنگ بوو. جام نەمەیە قسەکەم ئەوە بێ پەروین شازادە هیچێکە لەو خانمانەی ئێمە ئەوە تا بەرنامەیەک لەسەر ئەو نەقدا ئەکەین کە ئێوەمانان ڕۆڵتان بینیوە، گریمان دەرهێنەرەکە پیاو بووە، گریمان خاوەنی پرۆژەکە پیاو بووە، خاوەنی تەلەڤیزیۆنەکە پیاو بووە، بەڵام ئێوە بۆ ئەو ڕۆڵاژێڕن. تەبان پێشەکی سپاس دەکەم بۆ پرسیارە جوانانە لە جێی خۆیتی. من نەک بۆ بەرنامەکەی تۆ بیوێرم، بۆ هەموو شتێک بیوێرم لەخوا بەزیار الحەمدولله، وە شانازیش بە هەموو دەورەکانی خۆم بکەم. لەبەرچی کاک دەرون نەسێکە دەنووسرێت واقعیە نووسراوە ئەو نەسە باش ئەم ئافرەتا بێ ئەم دەورە ببینێ، وەکو پەروین شازادە ئەم دەورەی لێ دەوەشێتەوە. مۆسیل هەیە ئێستا بیشی کوژی ناتوانێت دەورێکی عاتفیت بۆ بنوێنێ، تەنها دەورێکە بینێت کە هەراش بێت. باش بەڵام من وەکو پەروین باسی کەس ناکەم، باسی دەوری خۆمەکەم، ڕۆڵی خۆمەکەم لە هەموو دەورەکان کە دەورم دیوە بە شانازیەوە دەورم دیوە. مۆزوعی دەمەوەری تۆ کە ئافرەتێک ژن بێ بەسەریە ئەبێ زمان درێژکە، حرمەتم بۆ بینەر و میوانەکان هەیە. من ژنم بەسەراتوە ئەبێ بلیلیلیلیلیلیل خۆم زاڵکەم بەسەر پیاوەکە، چکە ژنم بەسەراتوە تۆ قوبوڵەکەیت قوبوڵ ناکەی. بەڵام من قوبوڵی ناکەم کە ژنم بەسەرات بێت خۆم بمرێنم لە ئاستی پیاوەکەم فەقیر بم. نە من حەقی خۆمەرەگرم، چەند ساڵە ماڵە پەروەردە دەکەم، بەڵام کابرا سا ژنی بەسەر منێناوە حرمەتم هەیە دیسانەوە، ئەبێ زمانم درێژکەم، ئەبێ ڕۆڵێکی خۆم ببینم، ئەبێ هاریەکەی خۆم دەرخەم کە ئەو ژنە سامێکی لە من نەبێ، چکە 20 ساڵە منە ماڵە پەروەردە دەکەم. بەڵام لە دەورێکی کەیە ئەگە دەورێکم بدەنێ عاتفی بێ زۆر تەبیعیە، دەوری خۆم ئەو دەورە دەبینم کە عاتفیە. باشە تۆ بەر ئەمە بەرخۆت نەکەوتۆتەوە کە وابزان مامۆستا قسەت هەیە. وەڵی با من ئەو قسەیە بکەم قسەکە لە دەما بەشەکرد بێ. تۆ ئەوەت بەر نەکەوتۆتەوە، من نازانم لە ژیانی ئاسایی ئەمە پەیوەندیمان هەیە و لە ژیانی ئاسایی خۆش تا وای تۆ نە باشە وانیم، بەڵام بەرێ نەکەوتۆتەوە خەڵک بەو تێڕوانینە هەمیشە سەیری تۆ ناکات کە پێی وا بێ دایمە تۆ ژنێکی
لەگەڵ ڕێزما با هاریت با الحمد لله چکە خەڵک ئەگەر ئێستێمە کاکە دەروون کەوتینەتە زەمانێک هەی ئەوەندە فێر بووین لە شت باشە وەختی خۆی خوا لە خۆش بوو عەلیفەنی یادی بەخێر عومەر چاوشین کە دەوری ژنی دەبینی چ زمانێکی گەرمیان پێوە بوو خۆ ژن نەبوو پیا بەڵام ئەو کاتیش ئەگەر عەفوم کەن ئەوەی کە من سەیرم کردووە لە سەردەمێک کە پیاوان ڕۆڵی ژنانیان بینیوە ڕۆڵەکە زیاتر گاڵتە ئامێزە لاساییکردنەوەیەکی ناشیرینە من ئەوە دەبینم لە ڕۆڵەکان یعنی ئەوە نییە هاتبن ڕۆڵێکیان بینی بێ ڕۆڵی ژنێکی سەنگینیان بینی بێ ڕۆڵەکان ڕۆڵی گاڵتە ئامێزن ڕۆڵی ڕەخنە ئامێز و نەو عێلاقرتێ و گاڵتە پێکردنە من ئەوە دەبینم لەو ڕۆڵانەی پیاوان ڕۆڵی ژنانیان خۆتا تەماشاکەی خەسوو غەزور دش شوبرا هەمووی لەسەر شانتەوە نیە جارهەیە عەسابت دوای لێ دێف و لەبی دەتەقیتەوە کەواتە تۆ لێرەدا حالاتێک توژە بێ عەسەبی دەبی تووشی زمان درێژێگە بێ حرمەتم هەیە بۆ هەموو ئافرەت لەناو ئەو ڕاشکاوی ئەو واقعی ئەم زۆر پێخۆشە کە تۆ ینی کە تۆ بەو ڕاهەیە قساکەی من ئەوڵی بەرنامەکە سوکە مناقەشەیەکمان کروتە من نامەوێت لەم ئەم بەرنامێ بێتەوە کاری ئەوەی ئێمە واقعی خێزانەکان و ناو خێزانەکانی خۆمان ونکەین بڵین ئافرەتی کورد و ژنی کورد بە حیاتی دەنگی بەرز نەکردوتەوە نەکردوێتی بۆ نەیکردووە کاکە مناڵەکەی بانگەکە حەوگەڕێک دەنگی ڕوات مەسەڵە ساڵە حەوگەڕێک دەنگی ڕۆیشتۆ ژن تەبیعەت خوای گەورە وای دروست کردووە من ئێستا بووکێکی باسی خۆمەکەم باسی کرد بووکێکم هەیە هەتا ئێسەوە چەند ساڵە بووکمە گوێم لە دوو کەلیمە قسەی نەبووە لە بنسەرم کە بقیژێنێ تەبیعەتە دەریون گیان تەبیعەت خوای گەورە چۆنی دروست کردووە من لە ماڵی خۆم وانیمە لە تەمسیل جودایە لە ماڵەوە جودایە بەڵام لە حالاتێکی ئافرەتیش هەیە لە ماڵەوە چۆنە لە تەمسیلی ژوایە باش بەڵام تەمسیل بۆ گشتە شتێکی تایبەت نییە بە خێزانێک و ئێستا تۆ چۆن تێگەی لە ڕۆژی مەسەلەن ئەتەوێت من دەزانێت بڕیش زۆرەکە یعنی سەری ئەمە خوا سەرێەوە خوا ناسرە مەجالێکی باشمان دابەجەنابێت لە بیداتی بەرنامەکە ئیفتتاحت کرد قوربان دەبم یەکەم شت و ئافرەتی ئەبێ پشتی ئافرەت بگری قەت وا مەکە زەرەر بگەینی بە ئافرەتی ئەنجام من لێرەم کە باسی ئەو واقعە بکەین کە باسی واقعی دراما و نواندنی کوردی بکەین باسی نواندن بە تایبەت کە ئەی مەجالەکانی تریشە ئێمە من باسی ئەوە دەکەم بۆچی کاراکتەرێکی ژن قبوڵی دەکات کە لە درامایەک بینی ومانە کە ژنێک دەخەنە ناو بیرێکەوە ئەژدیهایەک لەبەری دێتەوە دەرەوە لەبەرەوەی ئەوەندە هارەژنەکە لەگەڵ ئەژدیهاکە لەگەڵی ئیدارە ناکە بۆچی لای من پرسیارە بۆچی ئەکتەرێکی خانمە ئەکتەرێک قبول دەکات تۆ ئەکتەر بێەوە قبول ناکەی بە تەکید قبولی ناکەم لەبەرەوەی قبولی ئەگەر واقعیش بێ قبولی ناکەی ئەخ واقع نییە بەڵێ ئێمە لە وەک وتمان لە هەردوو ڕۆڵەکە پیا و ژنمان هەیە ئەو یعنی من پێم وایە کە فکرێکی پیا و سالاری نەریتی زاڵە لەسەر نواندنی ئێمە هۆکارێکی تری زۆر یعنی بەبێ ئەوەی پەروێن خان ئاگادار بێ و پەروێن خان و ئەکتەرەکانی تریش بەبێ ئەوەی ئەو ئاگادار بێت بەکاریەت ئەمە ئیشەکە دنانە دەکەم کە من بینی ومە پەروێن خان من ڕێزی زۆرم بۆ پەروێن خانەیە ژنێکی لێ هاتووە شەخصیەتێکە ڕۆڵی خۆی بینیوە یعنی ژنێکە کە هەیە لەوانەیە لە قۆناغێک پێش ئێمە بە بوێریەکی زۆرەوە هاتووەکەدا من باسی نواندن دەکەم لە کۆمەڵگەی شتێکی تر هەیە کە تۆ واقعێکت هەیە کارگەیەکت هەیە کە ئەکتەر دروست دەکات ڕۆژنامەوان دروست دەکات سیاسی دروست دەکات ئابووری دروست دەکات ئێمە مادەم هاتوین تۆ بەرنامەت لەسەر کردووە کەواتە کێشەیەک هەیە کەواتە بە ناشرین پیشاندانی ژن هەیە لە نواندندا کە ئێمە باسی ئەوە دەکەین کۆمەڵگەی تۆ ئەوە بەرهەمەکەیەتی من پێم وایە هونەر خۆی زادی واقعەیە کە تیاژی هەر سەردەمێک هونەرێکی تایبەت بە خۆی هەیە و گزارش لەو سەردەماکە هونەرەکە من پێم وایە بێ ئەم کارکتەری ژنانی کە پێشکەشە کرێن لەنا واقعیەمە هەن یعنی حاشاکردن لێیان شاردنەوەیان یا پەردەپۆشکردن یان ئەمە بە جۆرێک میچاچکردنی کۆمەڵگەی کوردیە نەخێرێمە میچاچکردنە شەرغەڵەت بەڵێ ئێمە زۆرمان هەیە لەم نەوە ژنانەمان هەیە بەشێکی زۆری لەگەڵ ڕێزم
ئەمە سبینێ هجوومێکمان لەسەر نەکەن بیکەن بەشکات لەسەرمان زۆرینەی ژنی ئێمە هەر بە تەجمیلکردنی و بە عملیاتیکانیان بزانە کە ئەوەندەی خەریکی با من قسەکان تەواو بێ حەزەکەی ئەوەندەی خەریکی ڕووکەشە ئەوەندە خەریکی ناوەڕۆک نییە کە سەیری زۆری ناکەی کە سەیری زۆرینەی مینەی ئێماکەی خۆی پێوەسیلەیە خۆی پێکەرەستەیە خۆی پێغایە نییە خۆی پێ ئامانج نییە پەیوانیە ئەویش لە پێگەیەکە توانێت بڕیار با لە ژیانی کۆمەڵایەتی خۆی بەڵکو پێی وایە وەسیلەیەکە بۆ ئەوەی پیاو بەکاری بهێنێ و ئەم بەکارهێنانەش پیاو بۆ ئەوەی لە ئینتخابەکەیە ئاسان بێ و دڵخۆش بێ و شتێکی نەرمونیانی دەستکەوێ بێ ئەم خۆی بەپێی ئەو ڕوانینەی پیاو کە ڕوانینێکی سەردەمیانەیە بێ ناو قەدی وا بێ بێ لێوی وا بێ بەپێی ئەوە ڕێکەخە ئەمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە ئەم گرفتە بەڕای من لە 99.99 ڕەبتی بە ئافرەت خۆیانەوە هەیە بەئاستی سەقافی ئافرەتانەوە هەیە بەگشتی لە بەرەوەی ئەگەر سەقافە هەبێ ئەگەر فەرهەنگێکی چوزانم پێشکەوتن خواز هەبێ ئافرەتە توانێ ئەم نەو ئەپیا و سالاریی کە زۆر جار ڕێکخراوەکانی ژنان بانگەشەی بووە کە نەتوانێت ڕای بگرێ ئەگەر ژنێک نەبێ شوو بکا بە پیاوێک کە ژنێکی تری هەیە هەرگیز پیاوێک ناتوانێت ژنی دووەم بێنێت پێشتر مینەیەکەیە ئامادەیە بچێتە ناو ژیانی پیاوێکەوە کە مینەیەکی تریتە ئەژین هەموو پیاوی دنیا و یاسا هەموو کلتور کۆ بێتەوە ئەگەر مینەیەک ڕازی نەبێت باشە بۆ لە ئیشی هونەری و بەس لەسەر هونەر بچمەوە سەر هونەر دەزانی چۆناتخوا با من لەسەر هونەر ئاخرش ڕوونکردنەوەم نەدا قسەکە لە دەما جارێ بابەتی تەجمیل 100% ئەوەی ئێستا ژن دەیکا کە لە دنیاشدا بۆ تەبا و تەنیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە 100% پەیوەندی بە عەقڵیەتی پیاوەوە هەیە لەبەر ئەوەی عەرز و تەڵەبە ئێستا باشە من حەزەکەم جوابی و بە مۆبەڵام جواب بنێم دەروون دەبێت کە من لێرە دانیشتوم دەبێت کە هجووم دەکرێتە سەر ژن من جواب دەم باشە با دوای ئەم ناوبرە جواب بەرەوە یەک چۆر ئاوە خۆین و ئاوێکی شەکەین بەم ئاگرا و دەست پێەکەینەوە هەڵبەتە پێش ناوبڕەکە گفتوگۆکە گەیشتە شوێنێکە خەریب و تێڕوانینێک بۆ من دروست کات کە دیسانەوە ئەو کێشەیە ئەو برینە دەستکاری بکەینەوە کە نابێت ئێمە باسی کەم و کوڕەکانی خۆمان بکەین بە بۆچوونی من مامۆسا برینەکەی با بڵین قۆڵتر کرد نەک قۆڵتری کرد هەڵتدایەوە کە ئەمە بەداخەوە واقعێکی ناو کۆمەڵگەکەیە بۆیە ئەبیندێ من هاوڕاتم تا ئەو شوێنی کە ئەمە واقعەوە هاوڕاشتم هاوڕای جەنابیشتم بۆ خانمان خۆیان بەدەستی خۆیان بەس نۆرەی من بوو قسە بکەم جوابی قسەیەکی جەنابی مامۆستا بەس بە کورتی توخوا کە باسی تۆ کللتورێکت هەیە هەر کۆمەڵگەیە کللتورێکی هەیە ڕۆڵی ژن ڕۆڵی پیاو دیاری دەکات یعنی ئێمە بەرمەجە کراوین بەو کللتورە مامۆستا بڵێ من رازیم و من رازی نیم کللتورە تۆ ئاراسە دەکات چۆن هەڵسو و کەوتکەی ئەوە یەک دووەم لە کۆمەڵگەی ئێمە کللتورە ناتەندروست بێ بۆچی تۆ بە جۆرێکە بۆچی بە پێچاوی پیاو تۆ بۆچی بە پێچاوی پیاو بە پێ عەقڵیەتی پیاو ژن هەڵسو و کەوتەکە مەترسیەکە لەوەیە بزەبت مەترسیەکە ئەوەیە کە بۆچی عەقڵی ناوێ مەترسیەکە ئەوەیە کە بۆچی دەرهێنەری پیاو دەیەوێت قسەکەی تۆ ئەوەیە کە دەرهێنەرەکانمان پیاوە دیسان و لە ناو ئیشێکی هونەریشە بە تێڕوانینێکی پیاوانە خانمان بەکارێنن بۆ بەکارتانێنن مۆزوعەکە بەکارێنان نییە کاکە دەروون ئەیچی مۆزوعەکە تۆ نەسێکە نووسراوە خۆشیان ئەوە هەڵدەبژێرن نەخێرمان هەڵدەبژێرن بزانن چێت ژنێک تەمسیلی کردووە ناوقەدی ئەوەندە لێ کردووە لوتی تەجمی وەڵای من لوتمان تەجمیکردن پەروێن خان باسی یەک کەس ناکەم باسی یەک کەس ناکەم باسی یەک ئەکتەر ناکەم بڕۆ بزانین کە کام ژنە کچە لەش و لاری خۆی جوان کردووە دەرهێنەرێک ئەو هەڵدەبژێرە یان ژنێکی ئێستا حاليا وەنا بەڵێ من باسی مامۆسا ئەمە چارەسەری هەیە یا هەر بەرنامەیەک و ئێمە قساکەین و کاک دەروین گیان بمبورە عەفوەن بۆ مامۆستا قسەکەی دەبڕم
مۆزوعەکە عیلاج و چارەسەر چی یعنی بۆچی یعنی ئێوە ئەتانەوێت چارەسەری ئەوە بکەن کە ئافرەتی دەمەوەر هەیە حرمەتم هەیە ئێمە ئەمانێت چارەسەری ئەوە بکەین لە ڕووی هوەریەوە لە ڕووی ئەوەی کە لە شاشەکانەوە بیندێ باڵانسێ بێ ئەم باڵانسە ئەتوانین هەبێ کاکە دەروونگیان تۆ مخریجەکەت دەرهێنەرەکەت نەسەکەی بۆ نووسیوی دەڵێت دەروون تۆ ئەم قسەیاکەی دەروون تۆ ئەم شتە دەڵێ مەجبوری تۆ بەسەر بە قسەی ئەم مخریج و دەرهێنەرەکەی خۆت بکەی من ئافرەتێکم چمەش دەکەم پارەی خۆم وەرەگرم بەڵام بزانم دەورەکەم شتێکی ناڕێکی تیان نایکەم بە ملیار دۆلار نایکەم بە زۆکو پەرین شازادە مخریجەکە پێم دەڵێ تۆ ئەم دەورەت لێ دەوەشێتەوە مەسەلا ڕەحمەخانی فاتمەخانی مەلیحەخانی بۆ لەبەروی هەیکەلێت و دەموچاوی من لەمای ئەم دەموچاوی بۆ تەمسیلە لەم بە قوربانە بم باش ئەزانەوە زام باشە مامۆسا ئەتوێ خۆ بڵێ چی نازان هەنێک سیفات هەیە لە پیاوە کاک دەروون کە لە ناو شانوێ جیهانیەکانە کەوتونەتە بەڕەخنە قسەیان لەسەر کراوە و یەکێتی پیاوانیش ناتۆ بڵێ وڵایەوە ئێمە بچووکەکەنەوە مەسەلەن پیاوی ڕەزیل ڕخنی لێگیراوە پیاوی دڵپیس ڕخنی لێگیراوە ئەو سیفەتانی کە لە پیاوە ناشرینن زۆربەی و سیفەتانی کە ناشرین لە پیاوە ڕخنیان لێگیراوە هاوشانیەوە بەس من تەئیدم بۆ قسەکەی تۆیە کە ئێمە باڵانس مادەم تۆ بەرنامی لەسەرەکەیەوە بووە بە دیاردەکەوات ئێمە باڵانسەکەمان ڕانەگرتووە لەگەڵەوەی کە وێنە ناشرینەکەمان پیشانناوە کە ئیشی هوەر پیشاندانی وێنە ناشرینەکە ئێمە نەڵێم ئەبێ پەردە لەسەر ناشرینەکان هەڵباتەوە برینەکان پیشانی خەڵک بە و کاری ئێمە ئەوەیە بەڕاستی خۆڕازانەوە و کەمالیات و هوەر بازاری کەمالیات نییە بۆ جوانکردنی وێنەی مرۆڤی کورد بەڵام لەگەڵەوەشە ئەبێ ئێمە بیرمان بێ کە ئێمە خانمانێکمان هەبووە لە ناو ژیانی ئینسانی کووردا کە بەڕاستی هەم محافظمان هەبووە نازانم قایمقاممان هەبووە یعنی شاعری گەورەمان هەبووە شاعری گەورەمان هەبووە شاعری زۆر گەورەمان هەبووە کە لە سەردەمی حەزەتی نالیا ژیاوە شعرە هەجوەکانی منافەسەی شعری نالی کردووە بەڵام سەردەمەکە ئێمە ئەم سەردەمەی ئێمە جێگەی ڕەخنەیە جێگەی قسە لەسەرکردنە کە جۆرێک لە مرۆڤی دروست کردووە بۆەوەی ژنان ئەوەم لێ نەکەن بەڕەخنە جۆرێک مرۆڤی دروست کردووە بەگشتی کە مرۆڤێکی بەرخۆرە مرۆڤێکە کە زیاتر ئالوودەی سۆشیال میدیا و ئینتەرنێت و کارکتەرە فەیکەکانە و بیرروباوەڕی خۆی بیرروباوەڕێکی چیپەکە لە سۆشیال میدیا و لەو چێژە ساتەوەختیانی وەرەگرێ کە لە ڕێگەی ئەم جۆڵەیەوە لە ڕێگەی تیکتۆکەوە خەریکە دەرسیداکەوتەوە سەر چی مامۆستا قسەت ڕادەگرم کەوتەوە سەر دەرهێنەر و مخریجەکان بەروینجان من لەگەڵ خۆی ئەیهێنێ من بە هیچ شێوەیە لەگەڵ ئەوە نیم کە ئێمە نەو ئەکستراتیژی هۆشیارانەمان هەبێ بۆ لێدان لە کەسایەتی ئافرەت نانی ئەگەر هەش بێ شتێکی گەمژانێ باشە پێوانە ئەم شتە بە استراتیج بێ یعنی بە استراتیج تەلەڤیزۆنێ بێ بڵێ ئارێ ئەمێ ژن ناشرینکەم بەڵام جەنابەت دەزانی کەناڵ هەبووە بە درێژایی وەرزێک ڕۆڵی ژنی ناشرین لە دراما و لە لواندندا پیشانداوە لێوە نهاتووە چۆن قەمان لێوان من وەکو خۆم کە من نەبەرپرسی هیچ ڕێکخراوێکم و نە لە هیچ ڕێکخراوێکی دەکەم وەکو خۆم کە نووسەرم کە توێژەری کۆمەڵایەتیم قسەم کردووە نووسیومە لە بەرنامەکاندا باسم کردووە ئەوە ئەرکی من وەکە باسکەم ئەوە بابەتێکی تر ئێمە لە سەردەمێک کە باسی ئێستا دەکەین پەروێن خان دڵنیا بە ئێستا سەردەمەکە سەردەمێکە کە هەموو شتێ بە مارکێتین کراوە کاتێک دەڵێم جڵەوی ئەو بە مارکێتینکردنەش هەر لە دەست پیاوە لە دەست سەرمایەدارە پیاوەکانە کاتێک کە دەڵێت بەعقڵیەتی ئەم قسەی جەنابە هەز ناکەی بە جۆرێک لە جۆرەکان عقدەیەکتان دروست کردووە بە جیاکردنەوەی پیا و ژن ئەمە پیاوان ئێخۆ مخریجەکانی هۆڵیوودیش ئەکسەری هەر پیاون ئەو ڕستەیە ئەو دەستەواژەیەت کە بە دەستەواژەی پیاو سالاریێت کە ئەم نەوع خطابێت کە ڕێکخراوەکانی ژنانە من یەکسەر من یەکسەر ئەڵێم ئەوانە تاوانبارن لەبەرەوەی ڕاو ڕێکخراوانە ئەو نەوع بیرکردنەوەی تاوانبارەکە پیاو ئەکاتە ئەیکاتە بەرەی دژەوە ئەیکاتە دوژمن ئێمە باسی درامامان کرد من باسی ئیشی هوەریم کرد هەستم کردم برینە زۆر لەوە قوڵدرەکە ئێمە باسی ئەم سەر توێژەکەیەک جەنابەت پیاوی هاتووی هەستت بە ناڕێکیە کردووە بەرنامەی لەسەر دەکەی منیش بە قسەی ئێوە هاتوون کە ئێوە پیاون کەواتە ئێمە عقدەیەک و گرەیەک و مشکلەیەکمان نییە ئێمە باسی ئەو کلتور و ئەفکارە دەکەین
کە ئەو ڕۆڵە ناشرینە دەدا بە یەک لە ڕەگەزە سەرەکیەکانی کۆمەڵگا دووەم لە حەفتاکانەوە لە 20 بۆ حەفتاکان پیرەمێرد هەستی بەبەر پرسیارەتیە کردووە لەوەی کە بێ باڵانسێک لە بینی نێرومێ هەبێ بە شعر وتویەتی لە دەقی شانۆییدا نووسیوەتی باسی یەکسانی کردووە ئەو کاتە معقولە تۆ لە 2023 و 24 بێی ژنێک پیشاندەی کە لەگەڵ بیرێکدا لەگەڵ عەزیایەک هەڵناکە باش بابزانم ئێوە قسەی چیتان هەیە و فەرموو کورت و پوخت جان سپاس بۆیەوە لە مێژووی شاعیر و نووسەرەکانمان زۆر ستایشی ژن کراوە ئەمە دەرخەریە و ڕاستەیەکەوە ئافرەت عیب و عاری پیاودا دەپۆشێ و لە کولتوری کوردی هەموو کات بەرگی مەینا بە پیرۆزی دانراوە بەڵام درامای ئێستا بەرەو ڕێیەک دەڕوا کە ئافرەتێک ئەگەر تەنها ئافرەتی ماڵەوە بێ بەلاواستر نیشان دەدرێ بەداخەوە پرسیارێکم لە خات و پەروین هەیە ئەگەر بە قەولی خۆت گوتی بۆم لە بنی هەمانەکەدا ئەمە پرسیارێکی خاتونێکی نووسرە لێت دەکەم بۆچی ئەوەندەی ژنی ئافرەتی کورد بەدەستی پیاوەکەی ناڵاندوویەتی هیچ ژنی هیچ نەتەوەیەکی ترنەی ناڵاندووە سوپاس بۆیەوە باشە پیاوی کوردەوە نەزاڵمە ڕاستەکە وا لە هەرچی ئیشی هوەری ئێوە هەیە هەر ینی ئاوا وانە تک 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 وانە کاکە وانە ئێمە زۆر بەغەڵەت لە شتێک گەشتوین وانە پیا بۆچی زاڵمە بۆچی زاڵمە هەردوو لە خوای گەورە بۆردووکی دروست کردوون زاڵمی تێدا نیەم شتە بۆچی زاڵمە بالعکس شتی وا هەر نەبوو نیشە تۆ لە عشایرەکە کە دادەنیشی نەوعێکە لە لای کە نوعیچکەیە تۆ توێ بڵێ من ڕۆڵی ئەو گۆشەیەم بینی من ئەو ڕۆڵە دەبینم بەڵام لەوانەیە بەعزی ڕۆڵەیە نەیبینم بە $1,000,000 نابینم کابرا بە من مخریجە بە من بڵێ وەرە پەری خان ناودەمیم زەلامە ماچکە وەڵام بە $1,000,000 ماچی ناکەم بۆ لە بەرەوەی شخصێتی خۆم خۆشێ وەکو پەریوش ئازادە بەڵام ئافرەتەکانی ئێمە بەڕاستی بەسەر بەرزیژەکەن خاستن هونەرمەندە قەدیمەکانمان مامۆسا بۆ پێکەنیت بۆ پێکەنی ملیاردەکە زۆرە ینی باشە من مەقسەدم مامۆسەگیان من مەقسەدم شەکەیە بەڵێ 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 حرمەت و ڕێزمێ بۆ ئەو برادرە جوانەکە و قسە جوان من پێم وایە باش خانم فەرموو مایکەکە بەدەستەوەیەکێکیشی لەو خانمانەی ئیتر لە دەستپێکی وابزانم کاری هوەریەکەی زۆر بەخێربی ئەو ڕێگەی کە ئێستا خانمانی کورد لەناو ئەو ڕۆڵانەی کەی بینی لەناو دراما و ڕیکلام و فیلمەکانە بۆکو خانمێک نەگۆکۆی کە کاری هوەری بکەی پێت باشە؟ سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم بۆ بەرنامە جەنابە ئەکتەری بەڵێ زۆر سپاسان دەکەم ڕۆڵم لەگەڵ خات پەروینیش دیتووە خۆم زۆر بە سەربەز دەزانم بەس هەندێک شت هەیە بەڕاستی زۆر تێکەڵ دەکەن پێکەوە پیا و ژن هەردووکیان خوای گەورە هێناونێتە سەر دنیا و هەردووکیان ئینسان و هەردووکیان دەزانن کە چۆن تەحامل یەکتر بکەن بەس یەک شت هەیە دێرەدا کاتێ پیا و زاڵمە بێ بەسەر ژندا ئەو کات بزانێت کە ژنەکەی واقعەن تەقەبوڵی ئەو شتانە ناکاتن کە پیاوەکەی دەیکاتن لە کاتێکیشدا هەیە ژنەکە کە گۆشەگیر دەبێت لە ماڵێ پیا و هەندێک جار شتێک ئەکاتن کە دڵی ئافرەتەکەی پێخۆش ناکە وا دەکات کە سەرکێشی بکات بڕاتە ناو سۆشیال میدیا چاو لە ژیانی من بکە چاو لە ژیانی ئەوی دیکە بکە هەتا هاوسەیەکێ بزانێت کە چی دەکاتن ئۆکەی جاری واش هەیە ئەمە ئەوەندە حەزمان لێیە لە ماڵەوە بین دوور بینەوە لەو شتانە کە نام بینین یەکیان بۆ خۆمم تقریبان 1 ساڵە بێتن زۆر کەم ئەو دەچمە ناو سۆشیال میدیا هەتا پەروین خانیش کوتی کە زۆر دوور بوویەتەوە بەهۆی وەیە هەندێک کەس بوون وایان دەزانی ئێمە ژیانمان زۆر خۆشە وانە تۆ کە هاتی بەرچاو وا دەزان ئەو کەسێک کە لە ناو سۆشیال میدیا باشە قسەکەی تۆ کورت و پخود ئەوەیە کە ئەوەی کە ئەیبینین ژیانی واقعی ژنان نییە لە کوردستان ئیتفاقن من ژیانی هەنێک کەسم دیتووە لە واقع دیتومە کە هیچ کاتوەکو سۆشیال میدیا نەبووە ئەوە ڕۆڵە خۆی دەیجێڕێت وەکو پەروین خان ینی ژیانی ئاسایی خۆی ژیانی ئاسایی پەروین خانی من لەگەڵی بوومە هیچ کێشەیەکی نەبوت کە ئەو جورێ ڕۆڵ دەبینێن نا وانە زۆر نەرمونیان زۆر خاتون باش مامۆسا ئەو پرسیارم کرد و ون بووین ئەمە بڵێم حلە کرێ بڵێم چێ فریای ئەم شتە بکەوێ چاکردنەوەی ئەم وێنەی کە ئاوا تێک چووە لە ڕاستیە ئێمە شتێکمان بیر چوو کامێ لە ماوەی کورتا و پامەش بڵێم پێش هەموو شتێ دەوڵەت لە هەموو دنیاە بەرپرسە لە دروستکردنی ئەوەی کە پێڵێن فەرهەنگ پێڵەن ڕۆشنبیری بەرپرسە لەمە
يعني هەر دەوڵەتەشی بە پێی ئەو سیستەمەی کە پەیڕەویەکە بۆ نموناگەر فاشیزم بە پێ و ڕەگەس خوازیەی کە هەیەی ئەگەر دیکتاتۆری بێ بە پێ و بیرە دیکتاتۆریەی مرۆڤێگەکە بە سەرچاوە بۆ لاساییکردنەوە ئەگەر دیموکرات بێ هەوڵی ئازادی خوازی و ڕێی تاکە کەسی لە نەوانستانەکانە پەرە پێ بە بەڵام بەداخۆم دەوڵەتی ئەمە هیچ استراتیژێکی فەرهەنگی نییە. یعنی ئمە پێش بەرنامەکە باسیەوەمان کرد هەموو بودجێشی کە خەرجی کردووە بۆ هوەر تا ئێستا بە هەموو میدیاکانی شۆگەر میدیاکانیش بخینە خزمەتی هوەرەوە ناکاتە قیتاوکردنی جادەیەک لە سلێمانیەوە تا عاربەت استراتیژی نییە ڕوانگەی نییە بۆچی لەبەرەوەی گەمەکان لێرە زیاتر پەیوەستن بە اقتصادەوە ئەو کابرا کاندیدەی کەیەت ناوی لێنێن نازانم حاسیبە و چی و ژمارەکان کۆکاتەوە و خەریکی ژمارە بێ زیاتر دەنگێنێ وەک لەو کەسەی کە باسی سەقافاکە باسیەوە کە ئێمە پێویستمان بەوەیە فەرهەنگی خۆمان بە دنیا بناسێنین ئێمە کاک دەروون ئێمە لە ڕێگەی بڵین لە ڕێگەی خۆناساندنمان بە دنیای دەرەوە نەمانتوانی و ئینسانی کورد بگەێنینە پێگەیەک کە خەڵک لە دەرەوە بە تەنهاوکو جەنگاوەرێک ئێمە نەبینن بەڵکو وەکو خەڵکێکمان بینن کە مینە لای ئێمە تاجی سەر بووە مینە لای ئێمە بەڕیار دەربووە بۆچی بۆ وەزیفەی ئەمەیە دەوڵەت بەرپرسیارە لەوەی ئەڵەی بووە لەبەرەوەی لە ئێستا وانیە بەڕاستی نەخێر ئاگایی دەوڵەت لەم ڕۆڵانەی بەهرەخان بەڵێ گوێم لە قسەکانی مامۆستا بووە وەزارەتی ڕۆشنبیری بەرپرسە لەمە من زۆر ڕاشکاوانە ئاماڵم کە هیچ جۆرە استراتیجێکی نەبووە بۆ ئەوەی مەسەلەن فلم بەرهەمیە لە وڵاتەیە ئێران کردوێتی لە بەرژەوەندی کۆماری ئیسلامی ئێرانە فلم بەرهەمیەت ئەڵقەی تورکیە لە کارکتەری ئینسانی کوردەیە فلم بە عەرەبیە لە شەرەف و کەرامەتی تۆیە یە دێرە پەخشەکرێ یەک بەشەر نییە بڵێ بچۆرم بە پەخشەکەی لە دنیا ئەوانە لە ئەمریکا ژوانیە هەر فیلمێک سوکاتی بە ئەمریکیەکە قەدەغەیە لەوێ نمایش کرێت چەند دیموکراتیشە وڵاتە بە ئاشکرا فیلمێنن لە وڵاتێک پێشکەشێکە نیەن پێتەڵێن ئەڵێن تۆ بابە پێشمەرگەی چی بووی تۆ خەریکی دزی بووی لە هەڵەبجە من تۆم ڕزگار کردووە فیلمێنن ئەڵێن کارکتەری کورد بەس شەڕخوازە بەس جەنگاوەرە لە جەنگاوەر بترازێ سەقافەی نییە وەزیفەی تۆ ئەوەیە ئەمەی کە باڵانسەکە ڕاگرێ وەزیفەی دەوڵەتە ئەمە بە دنیای دەرەوە بگەێنێ و باشترین شتیش فیلمەکانن شانۆکانمانن کتێبەکانمانن لە ڕوویاستی تاکە کەسیە کرێ مەسەلەن ئێمە بەختیار عەلی ئێستا لە دەرەوە کەسێکە ناوی هەیە و فعلەن لە ناو ڕۆمانەکان یا بەتەڵەکانمان ژنن خانم ینی لەو ناو ڕۆمانەکانی بەختیارە بەتەڵەکان زۆربەی پاڵەوان ئاساسیەکان ژنن مەبەستم باس بە عام باسی فەرهەنگەکەین لە ناو هونەری نواندنیشا ئێمە ئاگات لێبێ زۆربەی ئەو فیلمانی کە کراوە ڕەخنیان لە باوە ژنێک گرتووە یا ڕەخنیان لە ژنێک گرتووە کە شووی کردووە بە سەرێکی ترا یا ژنێک کە دەمەوەەر بوو ئەمە ڕەخنە بووە لەسەر واقع کۆمەڵایەتی کە هەیە جینانە پاڵەوانی ژنیشمان ئەگەر جەنابی مامۆستا ڕاست دەکات ئێمە ستراتیژمان نییە هونەری کوردی هیچ ستراتیژێکی نییە لە بوارەکانی تریش بەم جۆرەیە ئەوە تەواوە و مێژووی ئێمە ئێستای ئێمە ئەوەندە ژنی بوێر و فیداکار و قارەمانی تێدایە بەشی ئەوە بکە لە دراماکان پیشان بدرێ ژنی کورد بەس وەکو ژنێکی کەوگیر بەدەستی بۆڵە بۆڵکار پیشان نەدرێ یعنی ئێمە لەوە زیاتر ژنمان هەیە کە ئەو ڕۆڵە پاسی باشراوە لەو نەوە ئەژنانەمانە ئێمە بەڵێ هەمانە من هاوڕای نیم هەمانە لەو نەوەمان هەیە بەڕاستی ینی چۆن تێناگەم ینی تۆ هیچ فیلمێک یا هیچ بەرهەمێکی هونەری دەرهاویشتەی عەقڵێک نییە کە دوژمن کارانەوێ نەخێر شتێکە بینیە بێ بە دیاردە لە ناو کۆمەڵەکەیە ئەم دیاردەیە هێنە پیشانی خەڵکی هاتۆ بۆی بنەبڕی بکە کە خۆ تۆ ژنێکی بۆ نمونە یادەمەوە یا ژنێکی لەو نەوعانێکەوە باسیەکەن لە ناو دراماکانە بۆ بە دیاردە پیشانیان بۆ چییە بۆ ئەوەیە زۆرتر بێ ئەمە نە بۆ ئەوەیە چارەسەر بێ بۆی لەم ناو ئافرەتانە باش ویستە لەسەر استراتیژ قسە یەکەم کە یعنی زۆر هاوڕام کە هونەری کوردی وەک هەر بوارێکی تر لە کۆمەڵگەی ئێمە ستراتیژی نییە تەواوە ئەوە زۆر ڕاستە بابەتێکی تر من پێم وایە بڵێ ژنی دەمەوەر و پیاوی دەمەوەریش هەیە هەردووکی هەیە بەڵام ئێوە وا ژنی باش و پیاوی باش و ژنی عاقڵ و بە معریفە و پیاوی عاقڵ و بە معریفەشمان هەیە بەڵام دەبێت نواندن ڕنگدانەوەی واقع بێ کاتێ ڕنگدانەوەی واقعی ژن نییە ئەمەی کە هەیە هەیە بەڵام تۆ دەی چی پیشان دەدەی لە چەند دراما
ڕۆڵێکی زۆر خراپی شەڕانگێزی زمادرێژ دراوە بە ئافرەت لە چەند دراما هەیە هەموو دراماکان زۆربەی وایە ئەوانەی کە دەڵێ وانیە کە من دووەم زۆربەی دراماکان یان بواری نواندن بڵێن کاراکتەری سەرەکی و پاڵەوانەکان پیاون لەبەرەوەی لە بنەمادا عقلیەتێکی پیا و سالاری پرۆسەکە بەڕێوە دەبا ئێوە کە دەڵێن ئەوە ئێمە دەکەنە دووبەرە ئەو نقطەی تەشەنوجەکەیە کە ئەم پیا و سالاریە هێننەوە من نیم ئەوە مێژووتە ئەوە هونەرمەندێکە لە تەنیشتەوە بەو کەلیمەی ئیستیفزازی ئەو بوو بە پاساوێک بۆ خۆت زینەوە لە خەبات بۆ خۆت زینەوە لە کارکردن کە تۆڵی مادەم پیاوە ئیتر من دەسەوسانە مادەم پیا و سالاریە ئیتر من دەسەوسانم نابێت بمنایم لێرە قسە ناکەم کاکە کاکەی مەژنی ئازامان زۆرە کاکە دەرونجانێمە شێرە ژنمان زۆرە يعني بعضی ئافرەتمان بۆ بخێنە ئەو ڕادەی خوانەوە سیرەکەن یعنی ئەگەر دوو نمونەی زۆر جوانی کۆمەڵایەتین یعنی خۆیان مەسەلەن ئەم ڕەچەشکێن بۆ لە مەجای هونەرە ئەم لە ڕوانگەی خۆیەوە سیرەکە ئەویش ڕۆژنامە نووسە کاری ڕۆژنامە نووسیە کات و کارەکات و خانمێکی زۆر چالاکە لە ڕوانگەی خۆیانەوە سیرەکە نەوانە مامۆستا ئەگەر سەیری کۆمەڵگاکەت بکەی بە گشتی کۆمەڵەکەت بکەی ببوورە کۆمەڵگاکەنە ئەگەر سەیری کۆمەڵەکەت بکەی بە گشتی خەریکا بێ بە دیاردا یعنی تۆ خانم ئێستا پێدوانیە دیاردەی بە مۆدێلبوونی کچەکانمان وەک لە خوێنەوار هونەر باسی ئەو ژناناکە باسی ئەو خانماناکە باسی ئەو ژناناکە کە لە ناو کۆمەڵگایی باسی ڕیکلامتان کرد هەم لە نواندنەکانیش پەروێن خانیش باش ئاگای لێە بۆ نمونە هەندێک بە تەنزەوە شت باز دەکەن کاتێک تۆ بە تەنزەوە دێی بە شێوێکی گاڵتە ئامێز ڕۆڵی ژنێک پیشان دەدەی کە هیچی نییە لەوەی مراقبەی دراوسێکانی بکە هیچی نییە لەوە زیاتر دەیگەێنە ناو خەڵک وێنەیەک دەدەی بە خەڵک وێنەیەک دەدەی بە کۆمەڵگا بە ژن دەڵێی لەو کۆمەڵگا کە تۆ ئەوەی لەوە زیاترنی کاراکتەری تۆ کاراکتەرێکە مەشغوڵی ژیانی خۆتنی کۆمەڵگە بۆ قبولی دەکات لەبەرەوەی تۆ مینبەرت هەیە زۆربەی مینبەرەکانی تۆ بۆ ئەو مەبەستە بەکاردەهێنرێ تۆڵی بەمەبەستە ڕیکلامێکی برنجەکرێ ژنەکە ئەقیژێنێ بەسەر مەنجەڵەکە بەست و بێمە بەست هەیە نە ئاگایانەیە هەیە بە ئاگایانە ئەوە دەکات چونکە من پێم وانییە هەمووی نە ئاگایانە بێ چونکە زیاتر بەجەنابتم گوت کە هەبووە یەک وەرز یەک کەناڵ ڕۆڵی ژنی ئەو پەڕی ناشیرین پیشانداوە کە من خۆم لەسەریم نووسیوە کە من پێم وایە نەخێردایکانی ئێمە ئەو ژنە نەبوون ئێمە خۆشمان ئەو ژنە نین کە لە دراماکان لە نواندن پیشان دەدرێن بۆ بکەی پێمەڵی چی یعنی ئەوە تا ئێوە ڕۆڵی ئێوە گەیشتوتە ئەو شوێنەی کە ئەو شوێنەی کەوا هجووم کرێتە سەرمان تقریبا نەخێوانە کەواتەیە من ئەگەر من نەتوانم وەکو پەروین شازادە دەورێکی جوان و تێر و پڕ ببینم ئەمە هونەری کوردی نییە یعنی ئێستا من گلەی لەو ئافرەتانە دەکەم کە دەورە بینن من بە شانازیەوە هیچ کاتێک گلەی لەو ئافرەتە قەدیمانە ناکەم ئێستا نا قەدیمەکان کە دەوری تەمسیلە بینن ئێستاش نەخێوانە کاکە من مخریجەکە دیارە باوەڕی بە من هەیە دەڵێ پەروین شازادە وەرە سواری و ئەسپە بە باوەڕی بە من هەیە لەوانەیە باوەڕی بە کچەکەی کە نەبێت چکە قوت لە من هەبێت لەو نییە قسەکەی تۆ من وا تێگەشتم بۆی کە بیکەمە چوارچێوێک و پێشکەشی بینەری بکەین تۆ ئەڵەی من نمایندەی ئەو ڕۆڵانم ئەو گۆشانم کە لە کۆمەڵگەکە هەیە من ئەو ڕۆڵانم بینیوە ئەتوانی لە تەنیشتەوە چەندین خانمی تر هەبێت کە ڕۆڵی ئەو ژنانە ببینن کە ئێمە کاکە دەرو من لە 86 خزمەت دەکەمە تا ئێستا باش الحەمدولله کەس لە ڕۆڵی من گلەی نەکردووە و لەوانەشە زۆر جار من بەعزێ ڕۆڵە بۆ نمبینیوە زۆر مخریجە بۆ داوای کردم ئەو ئیشەم نەکردو نەسەکە مەڵ نەبژاردووە ئەگەر بێت و ڕادەیەکەوە غەڵەت هەبێت لە ئافرەتەکە حرمەتم هەیە من حەدم نییە قسە بێ ئافرەتێ بڵێم باش خەتای مخریجەکەی چکە ئەو ئافرەتە خواخوایتی لە شاشە دەرچێ بەڵام نازانێ ڕۆڵەکەی چییە باش ئەوەش دەچێتەوە ئەو قوڵایی کە مامۆسا باسی کرد ئاستی ڕۆشنبیری ئەوە ئێمە خزمەتە قسەیەک کە هەبێ بۆ ئەخیر چییە ئەخیر قسەی خۆم من زۆر سپاس دەکەم دەروون تاوان تۆ ماوەیەکی زۆرە خەریکی ئەم کاری یعنی من
زۆر سپاس دەکەم بە ناوی ئەو وەسەتی کە وەسەتی هونەریە زۆر سپاس دەکەم کە جارجار بیری لە ناو گەمە کۆمەڵاتیەکانە بیری هونەریش دەکەوێتەوە و هونەرمەندانە دوێنی و ئەم گرفتانی کە لە مەجای هونەری شاهەیەکی بە گرفتی خۆت پێشە شتێ سوپاسیەوە دەکەم خۆزگە میدیای کوردی بەگشتی ئەم ڕوانگەیە فرامۆش نەکا وەزیفە و بەرپرسیارەتی خۆی فرامۆش نەکا دووەمیش وەکو باوەڕ ئێڵێم یعنی ئێمە دژاتیکردن نییە پێم وایە تا ئاستی معریفی ژنانی ئێمە نەگاتە ئاستێک کە پێیوانە بێ هەموو گرفتەکانی بە تەنها پیاوە بەڵکو لە 190 ئەگەڕێتەوە بۆ خۆی ئاستی ژن کۆیلایەتی ژن چوزانم ئاستی پێگەی لە ناو مجتەمەعی کوردیە هەر بەم شێوەیە بێ و پیاوی استیغلالیەکە مامۆستا ببوورە نەگەشتێتەوە ڕادێ ئافرەت بکرێتە بە کۆیلە دەستخۆش مەبەستەکەی خۆی فریای ئافرەت نەکەی و چاوەڕی پیاوێ بێ ئێستا لە قسەکانی ئاعترافی بە دووشت کرد یەکەم ئەوەی کە کۆمەڵگە لە کۆمەڵگەیەکدا چونکە ئێمە لە خێزاندا لەگەڵ پیاو پێکەوەین لە کۆمەڵگەیەکدا ناکرێ پیاو فەیلسوف بێ و ژنەکە کۆی لە بێ قبوڵیشیکە لە کۆمەڵگەیەکدا ناکرێت پیاو خوێندەوار و مهم و ڕۆشنبیرە ژنەکە ناتێگەیشتووە دەبێت تەواویکەم بۆ لە کۆمەڵگەیەکدا کەواتە عەقڵیەتی ژن و پیاو ماوێتی لە کۆمەڵگەیە بگاتە ئاستێک کۆوەکو مرۆڤ سەیری یەکتر بکەین کەوەکو پلە یەک و پلە دوو سەیری یەکتر کاتەکە تەواو بوو ئەم بەرنامەیە زۆر بە سادەیی دەسم پێ کرد بۆی کە پێما بوو کێشە گەورەکە کێشەی ئەو چەند دەقیقەیە کێشەی ئەو درامایانەیە کە ئێمەی بینین بەڵام کاتێک میوانەکانم چوونە قوڵایی ئەم برینەوە تێگەیشتم لەوەی کە بەڕاستی ئەم کێشەیە گەورەترە لەم ستۆدیۆی من گەورەترە لەم بەرنامەیە وەزیری ڕۆشنبیری استراتیجی حکوومەت سەیرێکی ئەم بەرنامەیە بکەن بە بەلاش و حەلاش یەک کاتژمێرمان بۆ دروست کردوون سەیرێکی کەن بزانن دۆخی ژن لەم وڵاتە چەند بە سادی ئەیبینین و قاقایە لێین بە دیاریانە و پێیەکەنین بەڵام چۆن نەکەوێتەوە لە واقعی کۆمەڵگەکەیە هیوادارم شتێکمان کرد بێخوافیس